ڕۆژانە قەیرانی نوێ لە هەرێمی کوردستان سەرهەڵدەدات و باجەکەیشی تەنها هاوڵاتیان دەیدەن لە بەرامبەردا حکوومەت دەستەوەسان و بێپلانە لە چارەسەرکردنیان. ڕۆژێک قەیرانی سوتەمەنی و ڕۆژێکی تر ئاو، ماوەیە قەیرانی دەرمان، بەردەوامیش قەیرانی کارەبا و موچە. هەموو ئەمانە لە ژێر سایە حکوومەتێکدا ڕوودەدەن کە دروشمی چاکسازی هەڵگرتووە. کەڵەکەبوونی قەیرانەکان و نەبوونی ڕێگەچارەیەک بۆ دەرچوون لێیان ئاماژەیەکی ڕوونە کە دەسەڵاتداران سیاسەتی برسیکردنی هاوڵاتیان دەگرنە بەر. چاودێرانیش پێیان وایە هۆکاری سەرەکی چارەسەر نەکردنی کێشەکان دزی و گەندەڵیە، لەلایەکی تر ئامانجی ئەم حکوومەتە کۆکردنەوەی پارەیە لە هاوڵاتیان. هۆکاری ئەوەی کە حکوومەت کێشەکان چارەسەر ناکە یان پێی چارەسەر نابێ، ئەوانە حکوومەت نین، کۆمەڵێک کەسانی شکست خواردوون هاتوون بە ناوی حکوومەت حکمی ئەو خەڵکە دەکەن لە دزین و کۆکردنەوەی سەرۆت و سامانی ئەو خەڵکە زیاتر بۆ خۆیان هیچ کایان لەبارەدانە و ئەگەر بێت و دزی لێ بگەڕێ دەتوانن لە ماوەی 24 سعاتدا زۆربەی کێشەکانی ئەو خەڵکە چارەسەر بکەن. بەڕاستی ئەو کێشانەی هەن ئی ئەوە نین کە حکوومەتێک 30 ساڵ بێ حکم بکە، بەڵام لە هۆکارەکە ئەوەیە کە کەسانێکی شکست خواردوون بە هیچ شێوەیەک پلانیان نییە، تەنها دەیانەوێت سەرۆت و سامانی ئەو خەڵکە کۆکەن و بۆخۆیان و خلاص و بڕایەوە. دووبارەبوونەوەی بەردەوامی ئەم قەیرانانە لە دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانی دەرخەری ئەوەیە حکوومەت پلانی ستراتیژی نییە و لە چارەسەری هەنووکەی کێشەکاندا شکستی هێناوە. سەبارەت بە ناوەندی ڕوبەربوونەوەی قەیرانەکانیش کە بەڕێوەبەرایەتیەکی هەیە، چاودێرێک دەڵێت سەرکەوتوو نەبووە لە ڕوبەربوونەوەی قەیرانەکاندا. ئایا ناوەندی قەیرانەکان ئەوەی کە لە وزارەتی ناوخۆ دروست کراوە توانای ئەوەی هەیە ڕوبەڕووی ئەوە بێتەوە چ کەرستەی لەبەر باشان تەنانەت وەزیری ناوخۆش کا ئەو سندوقی کە تۆ مەسەلەن کۆمەک و هاوکاریت لە ناوکۆ کردوەوە کا ئەو لایەنە لۆجستی و پرۆسێسە مەسەلەن ئەمە کەمپمان هەیە لەبەرەوەی ئاوارەمان هەیە، بەڵام ئێمە لە گەرمە ساڵی و شکە ساڵی چ لە کەمپی بکەین وە کەمپی فایدەی نییە، دەبێت تۆ بەدائیلی ترت هەبێ بەواتاچیت کە دەبێت ئێمە لە قۆناغی مامەڵەکردن لەگەڵ ئەگەرەکان و ئەوەی کە پێی دەڵێن با بڵێن حکوومەت تەسریف ئەعمال، ینی لە ڕووداوەکان ڕوو دەدەن ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەین، دەبێت لەوە ڕزگارمان بێ، ئێمە ڕۆیابینیمان هەبێ. مەسەلەنەوە تۆ لە پایتەختی هەرێمی کوردستان تانکەر بەدەست نەکەوی، تانکەری ئاو نییە، ئەم بەکرێ گیراوە، مانای ئەوە چ ناوەندی قەیران بەس ئاوارە و پەنابەر نییە، ناوەندەکە دەبێت گەورەتر بێ، هەموو ئەو ئەگەرانە بگرێتە خۆ و بیری لێ بکاتەوە و چارەسەری بۆ بدۆزێتەوە. لە هەرێمی کوردستان قەیران لە دوای قەیران بەرۆچی هاوڵاتیان دەگرێت کە زۆرینەیان دەیان ساڵە بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. بەشێک لە چاودێران پێیان وایە زۆرینەی ئەم قەیرانانە دروستکراون تاکو هاوڵاتیان بە داواکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە سەرقاڵ بکەن و داوای زۆرینەی مافەکانی دیکە نەکەن. هاوکات بەم قەیرانە دروستکراوانە گەندەڵی و قەیرانە ڕاستەقینەکان دەشاردنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.